دەزانین کە بستوێکی شوباتی هەموو ساڵێک وەکو ئەمڕۆ بە ڕۆژی جیهانی زمانی دایک ناسراوە لە سەرانسەری جیهان. ئێمە شۆکوونەتەوەی کورد شانازی بە زمانی خۆمانەوە دەکەین و خاوەنی زمانی تایبەت بە خۆمانین کە زمانی کوردیە. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەم بارەیەوە و زانیاری زیاتر لەم بارەیەوە بۆ ئیبزانین کە لەم ڕۆژەدا چۆن پێشوازی لێ دەکرێت یاخود چ ئامادەکاریەک بۆ ئەم ڕۆژە کراوە. ڕاستەخۆ دەچینە لای پەیامنێرمان هەوار فارس. سڵاوت لێبێ ئەم کاتت باش هەوار. لەم ڕۆژەدا چه ئامادەکاریە کراوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ بەڕێوەچوونی ئەم ڕۆژە یاخود پێشوازیکردن لەم ڕۆژە؟ بەڵێ ڕەنگەین سڵاوت لێبێ، سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک. دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە، دیارە 21 دوی هەموو ساڵێک ئەم یادە بەرزڕا ئەگیرێت لەلایەن نەتەوەکانی جیهانەوە و لە شاری کەرکووکیش کوردانی شارەکە پێشوازەیەکی جوان لەو ڕۆژە ئەکەن و یادی ئەکەنەوە تێیدا باسی زمانی دایکەکەن کە خۆشبەختانە لە شارێکان ئەتوانن بە زمانی شیرینی دایک بدوێن، لەگەڵ ئەوەی کە هەوڵێک هەیە بۆ سڕینەوەی شوناسی کورد لە شارەکەەوە، سڕینەوەی زمانی دایک بۆی کە لە دام و دەستگا حکوومەکانی شارەکە ئیشەکانیان ڕایی نەکرێ و زۆرجە ئاستەنگیان بۆ دێتە پێشەوە. ئەمە بۆتە نیگەرانیەک لای ئەوان و باڵێن شێوازێکی تریش ئەوەیە کە بەداخەوە ماوەیەکە دایکان و باوکان مناڵەکانیان ئەنێنە بەر خوێندنی کوردی عەرەبی یاخود تورکمانی لە کاتێکدا خۆیان لە نەتەوەی کوردن. ئەمە نیگەرانی چین و توێژەکانی کەرکووکی لێکەوتۆتەوە بەتایبەت لە نەتەوەی کووردا و من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم تەوەرە مامۆستا شێرزاد ڕەشید کاکەم لەگەڵایە بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک بۆی زانیاری زیاترمان بۆ بخاتە ڕوو لەسەر ئەم ڕۆژە کە هەمومان شانازی بە زمانی نەتەوەی خۆمانەوەکەین و ئەمانەوەی باسی ئەومان بووکە کە بەراورد بە ساڵانی پێشووتر ئایا دایکان و باوکان ئێستا مناڵەکانیان ئەخەنە بەر خوێندنی کوردی یاخود هەروەکو ساڵانی پێشووترە. مامۆستا سڵاوت لێبێت. لێوش پیرۆز بێ. بەڵێ مامۆستا وەک ئاماژەم پێکرد بەراورد بە ساڵانی پێشووتر ئایا دایکان و باوکان خوێندکارەکانیان مناڵەکانیان ئەخەنە بەر خوێندنی کوردی یاخود لە خوێندنەکانی دیکە پەرە بە پرۆسەی خوێندنیان؟ خوێندنی کوردی وەکو سمبولێک لە شارە خۆشەویستەکەمان ماوەتەوە و داواکاری هەموو شۆڕشەکانی کورد لە کاتی مفاوەزاتە و خەباتی سیاسی کورد لە ڕابردوودا لە پێناو ئەوە بووە کە تاچی کورد بە زمانی خۆی بخوێنێ لە قوتابخانەکان و بتوانێت ئاخاوتنی پێ بکە بە ئازادی لە نێو فەرمانگەکانە و نووسراوی ناو فەرمانگەکانی حکوومەتی عێراقی بەشێکیان ببێ بە کوردی. لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئەمە هاتەدی و لە 5 قوتابخانەوە دەستمان پێکرد و ئێستا خاوەنی نزیگەی 540 قوتابخانین کە 37یان باخچەی منداڵانە لە هەموو گەڕەکە کوردیەکان بە جۆش و خرۆشەوە بەرەو خوێندنی کوردی هاتن و بۆیە ژماری قوتابیەکان و ژماری خوێندکار و ژماری قوتابخانەکان ئاوا زیادی کرد. دامی حکوومەت یاریێمی کوردستان بۆ کەرتی پەروەردە و خوێندنی کوردی وای کرد ساڵ بە ساڵ گەشە بکە لە کاتی هەردوو ئیدارەی سلێمانی و هەولێر شەر بایەخدرا بە خوێندنی کوردی. دوای یەکگرتنەوەی هەردوو حکوومەت و بوون بە حکوومەت یاریێم دیسان خوێندنی کوردی داواکارەکانی لە ئەولەویاتی ئەم حکوومەتە بوو و تاوەکو ئێستا پاڵپشتێکی گەورە بۆ ئەم پرۆسەیە لەلایەن وزارەی پەروەردەی هەرێمەوە دەکرێت و هەر کاتێکش ئاستەنگ دێتە بەردەمی ئێمە لە شوێنەکانی ترەوە بە دڵسۆزی مامۆستایانی کورد لە شارە خۆشەویستەکەمان چارەسەری ئەو کێشانە دەکرێت. من دەڵێم هەر کاتێک خوێندنی کوردی گەشە بکە مۆرچێکی نەتەوەیی و کوردانە دەدا بە شاری کەرکووک و ئێستاش لە پارچەکانی تری کوردستانی گەورە خەڵک خەباتەکە بۆ ئەوەی بە زمانی دایک بە زمانی شیرینی کوردی بخوێنێ. زمانی کوردیمان زمانی شاعیرانمانە، زمانی هۆنراوە جوانەکانمانە، شارازی پێوە دەکەین و هەموو ساڵێکش ئێمە لەم تۆقیتە زۆر بەداخەوە کە 21 دووە زۆر کات دەکەوێتە پشووی نیوەی ساڵ پشووی بەهارە بۆ قوتابیان ئێمە لە شاری کەرکووک. بەڵام لە دوای پشووەکە کە بەیانی دەستپێکی داوامی خوێندنی کوردیە ئیتر فستیڤالەکانمان هەمووی دەست پێەکە، چالەکیەکانمان بە زمانی کوردی دەست پێەکە، ڕۆژی جیلی کوردی بەرز ڕادەگرین. هەموو بۆنەکان مۆچی کوردان و خۆشەویستی بۆ زمانی کوردی تێدا بەدی دەکرێت. لە میتۆدەکانی خوێندن هیچ هەڵەیەکی زمانەوانی هەیە
ئێوە وەکو لایەنی پەیوەندیدار لایەنەکانی دیکەتان ئاگدار کردبێتەوە بۆی کە ئەم هەڵانە بەسەر خوێندکارانە تێپەڕ نەبێ و بەسەر مامۆستانە تێپەڕ نەبێ و چارەسەر بکرێت. بەڵێ لەبەرەوەی ئێمە پرۆگرامان لە وزارەتی پەروەردەی هەرێمەوە بۆ دابین دەکرێت و بەڕێبەراتی گشتی پرۆگرامەکان خەڵکێکی زۆر پسپۆر و ئەوەی و شارەزای تایە و هەر کاتێ لە هەر نووسراوێکیان لە هەر بابەتێکایە کە پێویستمان بە زمان بە وشەیەکی پاراوی کوردی بێ یان وشەیەکی تر بەکار بێ پرسیاران پێ دەکەین و چاکی دەکەینەوە و لە نێو پرۆگرامەکانش هەر کاتی هەر هەڵەیە کە بێ سەرپەرشتەرانی ئێمە زۆر لێ هاتوون بۆ نمونە چەند ڕۆژی ڕابردوو لە چەندوانەیەک لە بیرکاری لە هەر شتێکی تر ئەوانە کاگەر وشەیە بەکارێنرابێ شایستە نەبێ و پێ زیاتر بمانێ پڕاوپڕ بێ لە زمانی کوردی ئاگاداری پرۆگرامەکان و مەنهەجەکەینەوە تاوەکو چاک بکرێواتەوەکو ستافێک کارەکەین لەگەڵ بەڕێبەراتی گشتی پرۆگرامەکان تاوەکو ئەو کتێبانی کە چاپ دەکرێت لەلایەن حکومەتی هەرێمەوە بەڕێک و پێچی بگاتە بەردەستی خوێندکار و قوتابی و بۆ نووسراوەکانی ترش بۆ مستەڵەحات و بۆ کەلیمات ئەو شانەی کە بەکاری دێنین زاراوەکان چۆن بێ چۆن نەبێ دیسانەوە نووسراوەکەین بۆ وزارەی پەروەردە و ئەو شانە واکەین کە 100% کوردی پەتی بێ و ئێستاش نووسراوەکانمان بۆ هەموو فەرمانگەکانی ناو شاری کەرکووک بەداخەوە ئەگەر فەرمانگەکە عەرەبی بێ یان مدیرەکانی فەرمانگەکانی ناو کەرکووکە دیسانەوەڵێن خوێندی زمانی کوردی تێناگەین ناچارین بە زمانی عەرەبی بۆیان بکەین تەنیا ئەو نووسراوانەی کە ڕا بۆ هەرێمی کوردستان هەمی بە کوردیە و ئەوانش بە کوردی بۆ ئێمەی دەنێرنەوە بەڵام ببوورە پێدوانی ئەمە هەڵێکی شۆڤینیە بۆ سڕنەوەی ناسنامەی کورد لە شارەکە لەگەڵ ئەوەی کە بەپێی دەستور زمانی کوردیش لەگەڵ زمانی عەرەبیە بەراورد کراوە. جا من بە ئەندام پەرلەمانەکان ئەڵێم کە ئێوە دەزانن لە دەستورە جێگیر کراوە کە زمانی کوردی هاوتەریبی زمانی عەرەبی زمانێکی فەرمیە لەنێو حکوومەتی عێراقیدا و لەنێو دەوڵەتی عێراقیە پێویستە داکۆچی لێ بکەن و لە کاتی ئاخاوتنیان لە ناو پەرلەمانە پێویستەکە بە زمانی کوردی ئاخاوتن بکەن و داکۆچی بکەن و یاساکان تشتیع بکرێ و هەر کاتێ ئەگەر پێویستە ئەگەر ئەوان تێنەگەن وەرجێڕیان بۆ دابنرێ تاوەکو تێبگەن نەک ئێمە بیگۆڕینە سەر زمانی عەرەبی و ئەبێت جەخت بکەن و لە فەرمانگەکانی ناو شاری کەرکووک ئەبێ و فەرمانگانە فەرمانبەری کوردی تیادا بمەزرێ بۆی ئەو نووسراوانی کە ئێمەیەکن بە زمانی کوردی لەوێ بتوانێت تیان گەێنە بەڵام ئەوانە هیچی نەکراوە و لە ناو شاری کەرکووک بۆ هەموو فەرمانگەکان ناچارین بە زمانی عەرەبی نووسراویان بۆ بکەین و ئەوانش بە عەرەبی وەڵامان بدەنەوە. سپاس بۆ مامۆستا شێرزاد ڕەشید ئەوەی لێ بپرسە بڵێ ئێوە وەکو لایەنی پەروەردە هیچ چالاکیەک لەمڕۆدا ئەنجام ئەدەن بۆ ئەوەی کە ئینتیمای خەڵک بۆ زمانی کوردی زیاتر بێت؟ بەڵێ ڕەنگی دارن وەک مامۆستا شێرزاد ئاماژی پێکرد لەبەر ئەوەی کە ئێستا لە پشۆکانی نیوەی ساڵان هیچ چالاکیەک لەم ڕۆژەیە بەهۆی ئەو پشۆ لە پەروەردەی کەرکووک ئەنجام نادرێت بەڵام وەکو یادکردنەوەیە مامۆستاکان و خوێندکاران لەم ڕۆژەیە پەیامی خۆیان هەیە هەر یەکە و لە لایەنێکەوە ئەیگەێنێ بەڵام دواتر کە سبەینێ بڕیارە پشووی نیوەی ساڵ کۆتایی پێت و دەست بە پرۆسی خوێندن بکرێتەوە ئەو کاتە پلانەکانی خۆیان ئەخەنە ڕوو کە سەبارەت بەو ڕۆژەیە یاخود بۆ نەنیشتیمانەکانی دیکە. بەڵێ پەیام نێرمان هەوار فارس سپاس کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.